باش من دکتۆر زانیارم مامۆستای زمانی ئینگلیزی. سڵاو ئەم کاتتان باش من ناوم میهنە مامۆستا و ڕاهێنەری گروپی لێزینم بۆ سەمای بالیە. بە خۆشحاڵیەوە من خوێندکاری زانکۆی ئەمریکی پەیوەند فەتاح لامان کاتێک لە ئەندامانی نادی شەترەنج لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلەیمانی. سڵاوتان لێبێت من ناوم شێوازە دەرچوو بەشی کلینیکال سایکۆلۆجیم لە پرۆگرامی هیوا وەکو مامۆستایەک بەشداریم کردووە بەشی وەرکشۆپ ئەڵێمەوە. سڵاوتان لێبێ من مامۆستا شۆخان ئیسماعیل مامۆستای ڕاهێنەری یۆگا و ڕاهێنەری پەروەردەییم. Hello, my name is Lana and I'm an international studies student at the American University of Iraq Slimani. For this summer, I'm an art instructor. مامۆستا سیڤەرم مامۆستای وانەی هونەرم لە دەورەی هاوینەی کتێبخانەی زانکۆی ئەمریکی. من هەباس عەبدوڵڵام بەڕێوەبەری کتێبخانەی زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی و هەروەها خاوەن بیرۆکە و بەڕێوەبەری پرۆژەی هاوینی هیوا. پرۆژەی هاوینی هیوا پرۆژەیەکی پەروەردەییە بۆ ماوەی 2 مانگ بەردەوام بوو. کۆمەڵ کۆرسێکی تێر و تەسڵمان دابین کردووە و وەک خۆم کەوانەی ئینگلیزیەکە دەڵێمەوانەیە بۆ پەڕی توانامەوە هەوڵ بداوە لەگەڵ کوڕان و کچانی شارەکەم لەگەڵانە بەردەوام بم. ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئەوەیە کە ئەوە نزیکەی مانگێک زیاترە گۆڕانکاریکی باش لە خوێندکارەکان نابینم چ ئاسی سەرتاکان چ ئاسی مامناوەندەکان ئەوەی کە یەکەم جار بینراوە و یان تواناکان بۆ ئێستا بە شێوازێکی تر دەتوانن هەندێک وشەی نزی هەم بڵێنەوە هەم ئاخاوتن بکەن هەم کۆمەڵە پرسیاری فکری باشکەن کەم ڕانانە بەردەوام باوکاری لەگەڵ کتێبخانەی وەڵاکیز لەگەڵ زانکۆی ئەمریکی توانیمە بەشێکی باش لە پەیامەکەم بگێنم. بەشداریم کردووە لەم پڕۆژێکتە با دەرسی ئینگلیزیەکە زۆر خۆشم بە تایبەتی ئەو مامۆستایی کە لەگەڵمانەیە زۆر گیانکێمانەوێت لە زۆر نەرمونیانە بە تەکیدی ئەوێت تێ بگەین ئینجا شتاکە بە سەرمانە تێپەڕێت. سڵاو من ناوم ڕەحات دەروێش ئەحمەدە خوێندکارم لە زانکۆی ئەمریکی بۆ ماوەی چەند ساڵێکە نزیکی 2 ساڵەوەی لەگەڵ کتێبخانەی مۆلاکیز لە زانکۆی ئەمریکی ئەم پرۆژەیەمان کردووە. بەڕاستی پرۆژەیەکە کە هەوڵمان ناوە هەتا ئەتوانین جەخت بکەینەوە لەسەر توان ناشاراوەکانیان لە ڕێی چەند چالاکیەکی جیاوازەوە. من زیاتر بەشدارم لەگەڵیان لەگەڵ کتێب خوێندنەوە هەوڵێن پێکەوە بخوێنینەوە بە بیرۆکەیەکی ڕخنەگرانەوە سێری شتەکان بکەین و بە وردەکاریەوە لە هەموو شتەکان بڕوانین لەگەڵ لایەن جیاوازەکانیانە. ئەمە توانیمان لەگەڵ مناڵەکانە ئەو پەیوەندیە دروست بکەین کە بڕیان بێنین لەسەر ئەوەی کە خەریکی خۆناسین بن لە ژیانیانەوە ئەوەی کە گرنگە بۆ ئەوان وەقرەگرتوویە و توانای جڵەوکردنی زیهن و بیرکردنەوەکانیانە. هەر یەکێ لە ئێمە ئەزانێن کە لە ژیانە ئەو بەرکەوتانەی کە بۆمان دروستە بێ لە ژیانداوە لە ژیانی ڕۆژانەمانە پراکتیکیەکەین بەرکەوتی زۆرمانە بێ ڕەنگە ئەمانە زیهنمان بەرێ بیرکردنەوەکانمان پشڵەقێنێ. ئێمە بۆ ئەوەی کە ئیش لەسەر کۆکردنەوەی ئەمانە بکەین و جڵەوی بیرکردنەوەکانمان بکەین چی بکەین باشە کەواتە یۆگا تاکە ڕێگار مرتاح بووم بەڕاستی مناڵی زۆر کریتیڤ و زۆر زیرەک و بەتوانان کۆمەڵێ چالاکی جیاوازمان کرد. یەکێک لەوانە تەبعی سەر تیشرت بوو کە لەگەڵ خوێندکارەکانە هەر یەکە و دیزاینێکی خۆی دیاریە کرد. دواتر ئەو دیزاینانەمان بۆ خستنەوە سەر ئەو تیشرتانەی کە خۆیان وەریەگرن لە بەریەکەن و هەروەها وەکو چالاکە ترادیشنەڵەکانی تر کە وەک وانەی هونەر دایمە هەیە وەکو وێنەکێشان. For me, to be able to guide them and encourage them and express themselves in a different way than other people, it is such a great joy to witness. لەم پرۆگرامەدا توانیمان کۆمەڵە فێرخواست کە زۆربەی زۆریان تازە ئاشنا بوون بە یاری شەترەنج لێرەوە دەستپێکێکیان بۆ دابمەزرێنین و بتوانین پەرە بە بەهرەکانیان بین لەم یاریەدا. وەک هەموو یاریەک شەترەنج سوود و چێژی خۆی هەیە. من هەموو کاتەڵەم یعنی یەکێک لەو سوودانەی کە شەترەنج هەیەی تۆ کە لە کاتی یاریکردنا ئەگەر سێری سەر بۆردەکە بکەیت ئەبینی کۆمەڵە جوڵی جیاوازە هەیە بەڵام تۆ بێ باشترین جوڵە بدۆزیتەوە بۆی سەرکەوی
ئەمە هەمان شتە یعنی ئەتوانین تطبیقی بکەی لەسەر ژیانی خۆت کە شەترەنجوا و لێ ئەکات بتوانانی لە دیدگای جیاوازەوە سێری ئەو هەلانە بکەی کێتە بەردەستەوە و بتوانی باشترین هەل بخوازیتەوە و بگەی بە سەرکەوتن. کۆمەڵێک دەرسمان هەڵبژاردووەتیایە کە باسی کۆمەڵێک لە سکیڵە سەرەتاییەکانی ڕۆژانە ئەکەین. کەمێک لە بابەتەکان ئەگەر باس بکەم ئەوەیە کە چۆن گفتوگۆ بکەین بەیەکەوە، چۆن فێر بین کە مامۆڵە لەگەڵ یەکتر بکەین. هەمان کاتە ئیشمان لەسەر لایەن دەرونی کردووە، وەک ئەوەی کە چۆن کۆنتترۆلی شار و قەلەقیان بکەین، چۆن هەوڵبین کۆنفیدەنسێکی باش دروستکەین بۆ مناڵەکان. سەبارەت بە هەڵبژاردننی بابەتەکان ئێمە ڕۆژانە هەڵمان ئەیە ئەم بابەتانە هەڵبژێرین کە پێمان وە بن گرینگن بۆیان، بابەتی فێربوونی دروستکردنی پاوەرپۆینت و سلایدە و چۆنیەتی پێشکەشکردنی لە هەمان کاتە. سڵاو، من بەسۆز محەممەدم، ژینگە دۆستم و هاوکات خاوەنی پرۆژەی پەراف ڕیسایکڵم کە پرۆژەیەکی ژینگە دۆستانەیە بۆ ڕیسایکڵکردنی کاغەز. من لێرە مامۆستای ژینگە دۆستیم و لێرە منداڵەکان فێریەوەکەم کە چۆن ژینگە دۆست بن و لە چ ڕێگەیەکەوە بتوانن گرنگی بە ژینگە بن. لە دەرسەکەمانە هەوڵەیەن کە شتەکان دووبارە بەکار بهێنینەوە و ئەو شتانەی کە ئەتوانین جارێک زیاتر بەکاری بهێنینەوە سودی لێ ببینین بۆی کاری دەستی لە دروستکەین. لەناو دەرسەکەشمانە لە ڕووی ئەمەلیەوە لە ڕووی کردداریەوە ئەو شتانەی کە بەکاری هێنین ڕۆژانە بەریەکەوێنیان ئەو شتانەی کە پێمان وایە ئەکرێ دووبارە بەکار بهێنرێتەوە. من ناوم تارینە، خاوەنی براندێکی ئیشی دەستم. بەشداریم کردووە لە پرۆجەکتی لە سەمەر ئۆف هۆپ وەکو ئینتەرنێت. لە دەرسەکەی منە فێری ئیشی دەستیان ئەەکەم، ئیتر لە بازنەوە هەتا کود ملوانکە و مەدالیا و شتیوە. لەم وانەیە فێر ئەبن چۆن دیزاینکەن و چۆن لە بیر و خەیاڵیانایە بیکەن بە ئیشێکی دەستی جوان کە سوودی لێ ببینن. ئێمە لەم خولی هاوینەیە کە بۆ ماوەی 2 مانگە لەگەڵ ئەو مناڵە ئەسیزانەیە بەردەوامین و ڕۆژانە چالاکی جیاوازەکەین، سەمای جیاواز هەم لە کلاسیک و هەم لە مۆتر. تا ئێستا وەڵاممانەوەی ئەوان بۆ ئەو دەورەی ئێمە وەکو لایەنی سەما زۆر باش بووە. بێکە لە سەرەتایە ڕاستە ئەوان لەواچێ تا ئێستا وەکو خول وەکو دەرس بەر جەوێک و بەرکە شێکیوانە کەوت بێتن، بەڵام لە بەردەوام بوونمانە تا ئەمڕۆ ئەتوانین بڵێن جیاوازێکی زۆر هەیە. بەس لە ئێستایانە ئەتوانن بەیەکەوە لەگەڵ هاوڕەکانیانە سەما ئەکەن، سیر یەکتریەکەن، یاساکانی دەرسەکە تێگەیشتوون. سڵاو، من مەریەمم، خوێندکارم و بەشداری ئەم پرۆژەم کردووە کە بەڕاستی پرۆژێکی زۆر مانادار و سوودبەخشە. مامۆستاکانمان زۆر باشن و ستافەکە ئێرە بە تایبەتی بەڕاستیەمیان کەسی زۆر بەڕێزن و بە شێوەیەکی زۆر جوان گرنگیمان پێ دەدەن. من مامۆستا پەیوەند لە ماڵی کوڕانی نۆجوانان خۆم بە خۆشحاڵە زانم بە ماوەی 2 مانگ لە کتێبخانەی زانکۆی ئەمریکی دەورەیەکیان بوو کە دەورەکە زۆر باش بوو. ئێمەکۆ ماڵی کوڕانی نۆجوانان دەستخۆشیان لە ئەەکەین بە ناوی بەرپرس و کارمەندانی ماڵەکەمانەوە. پرۆژەکە هەوڵە بۆ دۆزینەوەی توانە جیاوازەکانی مناڵان و نەوجوانانی خانەی کچان و کوڕان و هەروەها پەرەپێدانی خەون و ئاواتەکانیان بۆ دابینکردنی داهاتووی گەشتر بۆیان.
ئەوەی مای دڵخۆشیە پرۆژەکەمان پاڵپشتێکی دارایی بەهێزی بەرکرد لەلایەن دەستگای فم و کۆمەکێکی جیهانی لە ناو دەڕێی وڵات و هەروەها لەلایەن ڕێکخراوەکانی بەهێزکردنی ئاشتی لە عێراق و هەروەها دەستگای مناڵانی عێراق لە کۆتایی ئەمە زۆر سپاس و بزانینی خۆم دەڕبڕم بۆ هەموو ئەو کەس و لایەنانەی کە هاوکار بوون لەم پرۆژەیە بۆ خزمەتکردنی کۆمەلگا.